هەمومان ئەو دیمەنە پڕ لە ئازارەمان لەبەر چاوە کە چۆن جەستەی دێنیس ئەو کچە شەروانە قارەمانەی شێخ مەقسوودی حەلەب بە بێڕێزیەوە فڕێدرایە خوارەوە. ئەو لەو سادەدا کەوت، بەڵام بۆ هەمیشە لە ویژدانی ئێمەدا بە بەرزی مایەوە. سینەماکار هاوکار ساڵح کەمپینی پرۆژەی دروستکردنی پەیکەری دێنیس دەستی پێکرد تا ببێتە ڕەمزێک بۆ هەموو ئەو ژنانەی لا پێناو ئازادیدا قوربانیان داوە. دەڵێت ئێستا تاکی ئەوە هاتووە ئەو ئازارە بکەینە شکۆیەکی هەمیشەیی. ئەمە کەمپینێکی جەماوەریە و پرۆژەی هەموو لایەکمانە. هەر کەسێک ئامادەیە بە هونەرەکەی یان مادی یان معنەوی دەتوانێت هاوکارمان بێت لەم پرۆژەیەدا. سەرێوان چیەمە حەیازادی هەبە تەبخوینا شەهید. دوایەوەی کە بینیمان ئەو بارودۆخەی بەسەر کوردانی ڕۆژاوە هاو هەڵبەتە برینی هەر ناوچەیە کارپارچەیەکی کوردستان برینی هەموو تاکێکی کوردستانە. ئێمە دوای ئەو قوربانیدان و گیانفیدایی بینیمان دەنیسی شەروان بۆ کوردستان هەموو چاوێکی هەموو تاکێکی کورد لە کوردستانە چاوی لەسەر دەنیس بوو، لەسەر شەروانان و لەگە سەر برا و خوشکەکانمان بوو لە ڕۆژاوە. ئەو بەناحەق شەهید بوونەوە و دواتر خرانە خوارەوەی لەو سەربانەوە، ینی کاریگەرێکی زۆر قوڵی خستە سەر دەروونمان. بۆیە من پێم وابوو بۆی کە دەنیس ببێت ڕەمزی بەرخودان و قوربانیدان و شۆڕش بۆ هەموو کوردێک لە سلێمانیەوە و لە باشووری کوردستانەوە ئەم پرۆژەیە ڕابکەینن و بتوانین بیرۆکەی ئەوەم بۆ هاتووە کە پەیکەرێکی بۆ دروستکەین بۆی ئەم پەیکەرە بێتە ڕەمزی قوربانیدان و خەبات و شۆڕشی کورد. لە دوو ڕۆژی ڕابردووە منم کەمپینەم ڕاگەیاندۆوە داواکاریمەوە بۆ سەرمایەداران و کەسانی نیشتیمانی کە بتوانن بێنە پێشەوە بۆ دروستکردنی ئەم پەیکەرێک بە هەمومان دروستیکەین، چونکە دەنیزی هەمووان بۆ هی هەموو کوردستان بوو. لە ئێستاە ئەوەی کە من تا ئێستا لەگەڵ ڕۆژمەتە پێشەوە پەیکەر سازێک وەکو خۆبەخش هاتوۆتە پێشەوە کە بەس ماوەدەکەی بۆ دابین بکەین و ئەو وەکو خۆبەخش پەیکەرەکە دروست دەکات. هەڵبەت وەکو خۆشە باسی کرد هونەر هەمیشە شان بەشانی شۆڕشەکانی کوردستان لە ڕێگەی پەیکەرەکانیانەوە، لە ڕێگەی شانۆکانیانەوە، لە ڕێگەی فیلمە سینەمایەکانیانەوە موزیک و گۆرانیەکان توانیویانە پاڵپشتێکی باشی شۆڕشەکانی کورد بن، توانیویانە پاڵپشتی شەروان و پێشمەرگە و هەموو ئەو کەسانە بن کە لە ناو شۆڕشەکان بەشداریان کردەوە. هونەر ڕنگدانەوەیەکی کاریگەری زۆری هەیە لەسەر تاکەکانی کۆمەڵگا، بۆیە هونەر دەتوانێت کاریگەریەکی باش دروست بکات و کۆدەنگێکی باش دروست بکات و هاوخەمی و هەموو خەڵکەکان لە یەک لە ناو چوارچێوەیەکە کۆ بکاتەوە بۆی کە کاریگەری هونەر بتوانێت کورد لە هەموو بەشەکانی کوردستانە کۆ بێتەوە.